میوانە بەڕێزەکان بەیانیتان باش هیوادارین هەموو لایەک تەندروستی باش بن بە ناوی دامەزراوی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی و ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت CDO بە خێراتنتان دەکەین بۆ بۆنەیەکی تایبەت بە بەرگریکردن لە سەلامەتی و خۆشگوزەرانی کۆمەڵگەکەمان لە هەرێمی کوردستان. ئەمڕۆ 26 حوزەیران ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکانە کە لە 7 کانونی یەکەمی ساڵی 1970ەوە لەلایەن نێتۆ یەکگرتوەکانەوە وەکو ڕۆژێکی نێودەوڵەتی بۆ بەرەنگاربوونەوەی خراپبەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکان دەستنیشان کراوە. لەم ڕۆژەدا چەندین دامەزراوە و ڕێکخراو لە سەرانسەری جیهاندا چالاکی ساز دەدەن بە مەبەستی ڕاگەیاندنی هۆشیاری خۆپارێزی بەرامبەر ئەو مەترسیە گەورەی مادە هۆشبەرەکان بۆ تاک و خێزان و کۆمەڵگەکان دروستی دەکەن. دڵخۆشین کە ئێمەش لەم ڕۆژەدا بەشێکین لەو هەوڵە جیهانیە و خەمی پاراستنی ئاسایشی هەرێمەکەمان بە ئاگای هێناوین. لەم ڕۆژەدا چەندین دامەزراوە و لەم ڕۆژەدا بە خۆشحاڵیەوە بە ئێوەی بەڕێزی ڕادەگەێنین کە ڕێکخراوی گەشەپێدانی مەدەنیەت و دامەزراوی ڤیژن بۆ لێکۆڵینەوەی استراتیژی نەخشە ڕێگایەک بۆ بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان بڵاو دەکەنەوە. ئەم نەخشە ڕێگایە دەرەنجامی توێژینەوەیکی مەیدانیە کە لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بە سوودوەرگرتن لە داتای فەرمی و راپۆرتی نێودەوڵەتی و هاوکاری لەگەڵ بەشە پەیوەندیدارەکانی ناو حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرانسەری هەرێمی کوردستان ئەنجام دراوە. توێژینەوەکە نەک هەرتیشک دەخاتە سەر مەترسیەکان و دەرەنجامە درێژخایەنەکانی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان، بەڵکو و استراتیژ و چارەسەری کردداری وەکو نەخشە ڕێگەیەک بۆ خۆپارێزی و بەرەنگاربوونەوە دەخاتە ڕوو. بەڕێزان، بەکارهێنان و بازرگانیکردن بە مادە هۆشبەرەکانەوە لە هەرێمی کوردستان گەیشتۆتە ئاستێکی مەترسیدار. ئەو داتایانەی کە دواتر دەخرێنە ڕوو بەڕوونی ڕادەی ئەو مەترسیە پەرسەندووە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا بۆ سەر هەرێمەکەمان نیشان دەدەن. بە دڵنیاییەوە بۆ ئەوەی بەرەنگاربوونەوەی مادە هۆشبەرەکان کاریگەر بێت، پێویستی بە هەوڵ و هەماهەنگی دامەزراوە پەیوەندیدارەکان هەیە لە حکوومەت بن یان لە کەرتی تایبەت و یان لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی وەکو دامەزراوەکانی تەندروستی، پەروەردەیی، یاسایی و ئاینی و میدیایەکان لە سەرانسەری هەرێمی کوردستان. گرنگە حکوومەتی هەرێم استراتیژێکی نیشتیمانی گشتگیری هەبێت کە هەموو لایەنە پەیوەندیدارەکان تێیدا بەشدار بن، چونکە بەبێ ڕێوشوێنی بەرپەرشدانەوەی دەست بەجێ و گشتگیر وەک پەروەردەی گشتی و هۆشیاری فراوان، دامەزراندنی ناوەندەکانی چارەسەر و شیاندنەوە، بەرزکردنەوەی توانای تەکنەلۆژی و چاکسازی لە پرۆگرامی خوێندن، ئەگەری زۆرە بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە هەرێمی کوردستان خێراتر بێت. سەرەڕای ئەمانش دەبێت هەنگاوی کردداری گەورە بندرێت لە بواری هۆشیارکردنەوە سەبارەت بە بەرەنگاربوونەوەی بەکارهێنانی مادە هۆشبەرەکان. هەروەها پێویستە سەنتەری تایبەتی چارەسەری بەکارهێنەران بکرێتەوە بۆ ئاڵوودەبووان. گرنگە ئاماژە بەوەش بکەین لەسەر ئاستی دادگاکان لە هەرێمی کوردستان یاسای ژمارەیەکی ساڵی 1920 تایبەت بە مادە هۆشبەرەکان و کارتێکەر عەقڵیەکان بەرکارە. سەرەڕای لایەنە ئەرێنیەکانی کە بەکارهێنەر یان کەسی ئاڵوودەبوو وەکو نەخۆش سیر دەکات نەوەک تاوانبار، هەروەها لە چوارچێوەی ئەم یاسایەدا سزاکان توند کراون و سەرجەم مادە هۆشبەرەکان پۆلێن کراون. بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ساتی جێبەجێکردنی یاساکەدا کۆمەڵێک خەوش و کەم و کورتی تۆمار کراون کەوا دەکات کە لێنی یاسایی دروست ببێت لە نەخشە ڕێگاکەماندا بەوردی باس لەو خەوشانە کراوە. ئەمەش پێویستی هەموارکردنەوەی یاساکەی دەهێنێتە بەرباس. سەبارەت بە ڕێوشوێنەکانی بەرەنگاربوونەوە بە تەنها سزادانی بەکارهێنەران نابێتە چارەسەر و بنەبڕکردنی ئەم دیاردەیە، بەڵکو گرنگە حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی پرۆگرامێکی کاریگەردا باشترکردنی بارودۆخی ئابووری هاوڵاتیان و کەمکردنەوەی بێکاری بکاتە پێشینەی کارەکانی کە دوو هۆکاری سەرەکین بۆ بەکارهێنانی مادە هۆشبەرەکان لە ناو گەنجاندا. لە کۆتاییدا بە ناوی هەردوو دامەزراوەکەوە سوپاسی هەموو ئەو لایەن و بەڕێزانە دەکەین کە بە پێدانی داتا هاوکارمان بوون، بە تایبەت دامەزراوە ئەمنیەکان و لایەنە پەیوەندیدارەکان لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی مەبەستمان چاکسازەکانە کە بووە هۆکاری بەرهەمێنانی ئەم توێژینەوە گرنگە. زانیاری گرنگ و ئەنجامدانی چاوپێکەوتن و کار ئاسانی و هەماهەنگی پێویست کراوە بۆ توێژەرەکانمان.
هیواخوازین حکومەت وەزارەت و بەڕێوەبەرایەتی و دامەزراوەکان هەموو لایەنە پەیوەندیدارەکان بە وردی کار لەسەر ناوەرۆکی ئەم نەخشە ڕێگایە بکەن چونکە ئەمە پرۆژەیەکی نیشتیمانیە و لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی لە پێناو بەرەنگاربوونەوەی مەترسی مادە هۆشبەرەکان دەرەنجامە دوورمەوداکانی داڕێژراوە. دووبارە سوپاستان دەکەین و بەخێربێن.